سڵاو و ڕێز بوویەوە بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕانی هاوکار ماتونێتەوە خزمەتەوەی عزیز بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بە سەرکردنی معالمێکی خانە نشینکراو لە گیلانی غەرب، کۆچی دوایی پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە لە سنە، کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمان لە ئاهواز، گیان لە دەستان و برینداربوونی 8 کەس بەهۆی هاتنی لافاو لە سەربیشە و ئێرانشار، وا چوونە سەرەوەی ئاستی گرژی واڵۆزیەکانی نێوان ئێران و ئیسرائیل. درێژەی هەواڵەکان. هەڕەشەی پۆلیسی ئیلام لەو کەسانەی پابەند بە حیجابی ئیجباری نین. ڕۆژی هەینی پۆلیسی پارێزگای ئیلام لە بەیاننامەیەکدا هەڕەشەی توندی لەو کەسانە کرد کە پابەندی حیجابی ئیجباری نین و ڕایگەیاند هەر ژنێک یاسای شەرعی لەبەرچاو نەگرێت ئەوە ڕوبەڕۆی سزا دەبێتەوە. پۆلیسی پارێزگای ئیلام ڕایگەیاند لە ڕۆژی شەممەوە ڕێوشوێنەکانی پابەندبوون بە حیجابی ئیجباری لە شەقام و شوێنە گشتیەکان توندتر دەکرێت. ژنان دەبێت پابەندی یاسا بن. ئەو هۆشدارە لە کاتێکدایە کە گوشارەکانی دەسەڵات بۆ پابەندکردنی ژنان بە حیجابی ئیجباری لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر توند نین و لە زۆر شوێنیش چاوپۆشی لێ دەکرێت. جێگای ئاماژەیە کە پێشتریش پۆلیسی پارێزگای ورمێ و تاران دوای گوتارەکەی خامنەی ڕاگەیەندراوی هاوشێوەی پۆلیسی ئیلامیان بڵاو کردبوو. دەست بە سەرکردنی معالمێکی خانە نشینکراو لە گیلانی غەرب. بەیانی هەینی 24 خاکە لێوە معالمێکی خانە نشینکراوی خەڵکی شاری گیلانی غەرب بە ناوی سەلمان ئولفەتی لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کرا. بە پێی زانیاریەکان ڕۆژی هەینی هێزەکانی ئیتلاعاتی سوپای پاسدارانی گیلانی غەرب ئۆتۆمۆبیلی سەلمان ئولفەتیان ڕاگرتووە و پاش دەست بەسەرکران ماڵەکەیان پشکنیوە. ناوبرا و ساڵی ڕابردووش لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ ماوەیەک لە زیندانی دەزەڵاوای کرماشان بەند کرابوو. پۆلۆمکردنی ڕێستۆرانێک لە کرماشان. ڕۆژی هەینی 24 خاکە لێوە پۆلیسی ئەماکنی کرماشان ڕێستۆرانێکیان بە بیانووی هەنجارشکێنی پۆلۆم کرد. بە وتەی چالاکانی مەدەنی پۆلیسی ئەماکنی کرماشان لەسەر فەرمانی دەستگای قەزایی ڕێستۆرانێکی لە یەکێک لە شەقامەکانی ئەو شارە بە بیانووی بڵاوکردنەوەی مۆسیقا و توردانی حیجابی ئیجباری لەلایەن مشتریەکانەوە پۆلۆم کردو. پێشتر و لە شارەکانی عێراق، تاران، مەشهەد، سنە، کاشان، ئیسفەهان، بەندەرعەباس و هیتر دەیان کافە، هۆتێل و ڕێستۆران بە هەمان بیان و لەلایەن دەستگای سەرکوتگەرانی قەزایی پۆلۆم کرابوو. کۆچی دوایی پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە لە سنە. بە پێی هەواڵی گەیشتوو ڕۆژی هەینی 24 خاکە لێوە پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە بە ناوی کاک خالید فەلاح خەڵکی گوندی حسێناوای سەر بە شاری سنە بەهۆی نەخۆشی دڵەوە یانی لێدەستە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ کاک خالید فەلاح کەسایەتێکی خۆشناوی کۆمەلگا و وەفادار بە ئامانجەکانی کۆمەڵە بووە. بە وتەی هاوڕێیانی کاک خالید ناوبرا و تا دوا هەناسە شانازی بە ماوەی ژیانی پێشمەرگایەتی خۆیەوە کردووە و بە درێژایی تەمەنی بەردەوام بەرگری لە بەرنامە و ئامانجەکانی کۆمەڵە کردووە و خەمخۆری هەژاران و چینی چەوساوی کۆمەلگا بوو. کۆبوونەوەی پەرستاران و کادری دەرمان لە ئەهواز. ڕۆژی شەمە 25 خاکە لێوە ژمارێک لە پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی بەقایی دووی ئەهواز لە ئازدۆخی خراپی پیشەیی و معیشەتی ناڕەزایەتیان دەربڕیوە. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئێران خوازیاری چوونەسەرەوەی یاسی هەقدەست و مەزایە، پێدانی کارانە، کەمکردنەوەی ئیزافەکاری و ساعەتی کار، زیادکردنی تارەفەی پەرستاری، دامەزراندنی پەرستاری نوێ، ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. دیداری دادخوازان و کۆبوونەوە لەسەر مەزاری محەممەد ڕەزا ئیسکەندەری. ڕۆژی هەینی 24 خاکە لێوە بنەماڵەی کۆمەڵێک لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە پێکەوە دیداریان کرد و لەسەر مەزاری محەممەد ڕەزا ئیسکەندەری کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان بنەماڵەی گیانبەختکردوان ئەبولفەزل ئادینەزادە لە مەشهەد، بنەماڵەی میلاد سەعیدیانجوو لە شاری ئیزە و کۆمەڵێک لە ئازادی خوازان پێکەوە لەگەڵ بنەماڵەی نەمر محەممەد ڕەزا ئیسکەندەری دیداریان کردووە و
لەسەر مەزاری ئەو گیان بەخت کردووە کۆبوونەتەوە. محەممەد ڕەزای ئیسکەندەری ڕۆژەی 30 خەرمانان 1401 لە ڕەتوی شۆڕشی ژینا بە تەقەی ڕاستە و خۆی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە شاری پاکدەشت گیانی بەخت کرد. ناڕوونی چارەنووسی شەریفە محەممەدی لە زیندانی ڕەشت. شەریفە محەممەدی چالاکی کرێکاری خەڵکی ڕەشت ماوەی 5 مانگە بلا تەکلیف لە زیندانی لاکانی ڕەشت ڕاگیراوە و دەستگای قەزای ڕژیم چارەنووسی ڕوون ناکاتەوە. شەریفە محەممەدی لە ڕێکەوتی چواردەی سەرماوەزی 1402 تاوی لە هێرشی ئیدارەی تلعاتی ڕەش بۆ سەر ماڵەکەی بە بێ بەڵگەی قەزایی دەست بەسەرکرا. ناوبراو ڕۆژی نوێی بەفرانباری ساڵی ڕابردوو لە زیندانی لاکانی ڕەشتەوە بۆ زیندانی سنە گوازرایەوە و پاش ماوەیەک دووبارە گەڕەندرایەوە زیندانی ڕەشت. ئەو چالەکە کرێکاریە لە ماوەی بەندکرانیدا تەنیا یەک جار توانی وێ لەگەڵ هاوژین و منداڵەکەی دیداری بێت و لە دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراوە. شانی باسەکە و چالاکە کرێکاریە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بە هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نایارەکانی ڕژیم تۆمەتبار کراوە. ئەشکەنجەی جەستەیی و دەرونی نەسیم غوڵامی سیمیاری لە زیندانی ئێڤین. بە پێی راپۆرتی کەمپەینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی، نەسیم غوڵامی سیمیاری ماوەی 10 مانگە لە زیندانی ئێڤین بلا تەکلیف ماوە و بەردەوام لەلایەن مەئمورینی ئەمنیەتی ڕژیم ئەشکەنجەی جەستەیی و دەرونی دراوە. نەسیم غوڵامی سیمیاری لە ڕێکەوتی 28 گوڵانی 1402 لەلایەن ئیتلاعاتی سپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ بەندی یەکی ئەلفیە و ناوەندە ئەمنیەتیە گوازرایەوە. ناوبراوە پاش 2 مانگ لێپرسینەوە بۆ بەندی 2 ئەلف لە کۆتاییدا ڕۆژی چواری ڕازبەری 1402 بۆ بەندی ژنانی زیندانی ئێڤین ڕاگوێزرا. بە پێی زانیاریەکان تا بە ئەمڕۆ 3 جەلەسەی دادگایی بۆ چالەکە مەدەنیە بەڕێوە چووە و دەستگای قەزای ڕژیم ناوبراوی بە ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات تەبلیغ دژی نظام و بەغی تۆمەتبار کردووە. گیان لە دەستان و برینداربوونی 8 کەس بەهۆی هاتنی لافاو لە سەربیشە و ئێرانشار. ڕۆژی هەینی 24 خاکەلێوە 6 کەس بەهۆی لافاو لە شارەکانی سەربیشە و ئێرانشار گیانیان لەدەستا و 2 کەسی دیکەش بریندار بوون. بەوتەی بەرپرسانی ڕێکخراوی مانگی سووری خۆراسانی جنوبی، ئۆتۆمۆبیلی بنەماڵەیەکی خەڵکی ناوچەی دەرح لە کاتی تێپەڕین لە چۆمی گوندی تیغناب تووشی لافاو بووە و 5 سەرنشینی ئۆتۆمۆبیلەکە لەوانە دایک و باوک و 3 منداڵەکەیان گیانیان لەدەستاوە. لەلایەکی دیکەوە 3 کچی مێرمنداڵی بەلووز بەهۆی بەربوونەوە بۆ نێو ڕووباری دامن لە ئیرانشار نوقمیاو بوون و یەکێکیان بە ناوی سیمین ئۆستوار ناروێیی تەمەن 14 ساڵ گیانی لەدەستاوە و دوانەکەی دیکە ڕزگار کراون. چوونە سەرەوەی ئاستی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان ئێران و ئیسرائیل. ڕۆژی هەینی 24 خاکەلێوە 2 دەوڵەتی فاشیستی کۆماری ئیسلامی و ئیسرائیل هەڕەشەکانیان دووپات کردەوە و وڵاتانی ئەوروپایش سەبارەت بە هەڵگیرسانی شەڕێکی ناوچەیی هۆشداریان بە کۆماری ئیسلامیدا. شەوی هەینی بەدایان موشک و پەهبات لە خاکی لوبنان و کەرتی غەزا ئاراستەی شارەکانی ئیسرائیل کرا، بەڵام هیچ زیانێکی لێ نەکەوتەوە و لە ئاسمانەوە تەقێنرانەوە. هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ باسییان لە هێرشی گەورەی کۆماری ئیسلامی و مێلیشیاکانی سەر بە وڵاتە لە 48 کاتژمێری داهاتوودا کرد و شیرکەتە فڕۆکەوانیەکانی ئاڵمان و ئۆتریش گەشتە ئاسمانیەکانیان بۆ ئێران ڕاگرت و زۆرێک لە وڵاتانی جیهان بە شارۆمەند و دیپلۆماتکارەکانیان ڕاگەیاندووە کە بە زووترین کات ناوچەکە بەجێ بێڵن و بە هیچ شێوەیەک سەردانی ئێران، فەلەستین و ئیسرائیل نەکرد. و دوایین هەواڵمان سەبارەتە بە هێرشی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر گوندی مۆغەیرە لە کەرانەی باختەری. ڕۆژی هەینی 24 خاکەلێوە شارێک نشینەکانی ئیسرائیل بە هاوکاری ئەرتەش هێرشیان کردە سەر گوندی مۆغەیرە لە کەرانەی باختەری و پاش شەڕ و پێکدادانێکی سەخت چەندین فەلەستینی بوونەتە قوربانی. بە پێی راپۆرتەکان 1500 شارێک نشینی ئیسرائیلی بە هاوکاری ئەرتەشی ئیسرائیل هێرشیان کردوتە سەر فەلەستینیەکانی دانیشتووی گوندی مۆغەیرە و کەسێکیان کوشتووە و 18 کەسی دیکەیان بریندار کردو. بە وتەی میدیاکانی فەلەستین 40 خانوو لەلایەن ئەرتەشی ئیسرائیلەوە ڕووخێندراوە و چەندین ئۆتۆمۆبیل تەقێنراوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.